ئەمە سنووری پارێزگاڵە جەمال بژارەتە لەو ڕووی پەروەردەوە بەڕاستی کۆمەڵێک پێداویستیان نەقسی پێداویستیانە یاخودەوەی کە لە ڕووی پەروەردەوە احتمامێکی وان پێ نەدراوە لە هەمان کاتێ ئەم مەکتەبە توێژەری کۆمەڵایەتنی ئەو بخۆی نەقسێکی گەورەیە بۆ تەلەبەکان ئێمە چۆن بتوانین هەندانێکیان بۆ بکەن هەتا بتوانێت بەرەو پێش بڕۆن هەتا بتوانێنەوەیەکی داهاتوو بۆ خۆیان و بۆ کۆمەڵگاکان بنیاد بنێن. ئەو خەڵاتەنە هەرچۆن خەڵاتێکە ئەگەر گوڵێکیش بێ ئەو قوتابیانە دڵیان پێخۆشە هەستەکەم کە کەسێکەیە لیانە پرسێتەوە هیوادارم هەموو ڕێکخراوەکان هەستن بە چالاکی وا جۆرا و جۆر بتوانن خزمەت بە قوتابیان و خوێندکارانی ئەمە بکەن. زیاتر سپانە ئەو پێشانگایی کە دیارە ئەوە بوو بە 2 ڕۆژ ماوەی 2 ڕۆژە و هەفتەیەکی بەردەوام دەبێ بوو ئەتاوەکو ڕۆژی پێنجشەممە بەردەوام دەبێت لە بەڕێژەی 130 داشکانیان بۆ کردووە نسبەتێکی باشە پێم وایە لەو وەزع نالەبارەی ئەمڕۆی ئابووری کوردستان لێرە دەوری 800 ناونیشان خراوەتە ڕوو پێم وایە نسبەتێکی باش لەو بابرێن عینوانانە لەو ناونیشانانە ناونیشانی باشن. ئەو پێشنگانەی دەیبینم هەر ئەو کتێبانەیە فەرزم لە هەولێر دەیبینم لە سلێمانی دەبین لە شوێنەکانێکە دەیبینم یان فەرزم ئەو کتێبانەیە کە زۆر جار بە تایبەتی فەرزم کە لێرە وەک کۆیە دەیبینم ڕەنگە ئەو کتێبانە بێ کە لە شارە گەورەکان ڕەنگە نەفرۆشرێ زارشکە دەیبینەوە ینی ئەوە وەکو ئەگەر نەبتێ تا ئەوە وەکو خۆراشێک تاڕادەیە کۆم بوو بیان بەسەر چوو بێ ینی بەشێک لەوانە دەبینم شتی باششی تێدایە. Chinese New Year is the biggest festival in China. It's called Spring Festival, and it's because it's in the beginning of the spring. And in this big holiday, people from the family will get together and do things together, like cooking or other activities. This fest is about celebrating the Chinese New Year, and we're here to represent our culture. We are like, some of us are like half Chinese, some of us are completely Chinese, and we grew up in Germany, but we kept our tradition and culture, and we kept trying to learn these dances and to try to perform them for all the people around the world.